بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. دانیان نورەدینم لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم. ئازان و خۆشەویستان، تەوەری ئەمڕۆمان قسەکردن دەبێت لەبارەی ئەوەی کە بۆچی حکوومەتی هەرێم بێباکە لە ئاست داواکاریەکانی هاوڵاتیان وە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر ناکات. دەزانین کە ماوەی چەندین ساڵە ئەم هەرێمە دەناڵێنێت بە دەیان کێشەوە، نەبوونی کارەبا، نەبوونی ئاوی پێویست بۆ هاوڵاتیان، ئاوی پاکش بۆ هاوڵاتیان، هەروەها نەبوونی هەموو ئەو خزمەتگوزارانی کە مافی سەرەتاین بۆ هاوڵاتیان پێشکەش بکرێ و لەگەڵیدا ڕێگاوبان کێشە و گرفتی سەرەکی هاوڵاتیانەکە میشۆ بەردەوام هاوڵاتیان نیگەران لە ئاز ئەوەی کە حکوومەت پێشکەش بە هاوڵاتیانی دەکات، بەڵام دەزانین کە تاوەکو ئێستا ئەو هەموو کێشە و گرفتانە هەن حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکات و لەگەڵیدا داواکاریەکانی هاوڵاتیان جێبەجێ بکات. دەزانین کە لێرە و لەوێ لە هەموو ساڵێکدا زۆرجار لە هەموو مانگێکدا هاوڵاتیان گرد دەبنەوە خۆپشاندان دەکەن بە شێوازی جیاجیا، لەوانە مامۆستانی وانە بێژان دێنە سەر شەقامەکان و داوای چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان دەکەن. لەلایەکی دیکە فەرمانبەران بە هەمان شێوە و لە تازەترینیشیاندا ماوەی مانگێکە لە قەزای دەربەنی خان، دانیشتوانی قەزای دەربەنی خان خۆپیشاندانیان ئەنجامداوە گردبوونەتەوە بۆی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت کە داواکاری سەرەتایین لەوانە کارەبای پێویستیان بۆ دابین بکرێت، وەروها ئاوی پاکشیان بۆ دابین بکرێت و لە ڕووی کەرتی تەندروستیەوە گرنگیان پێ بدرێت. دوایەوەی کە مانگی خۆپیشاندان و گردبوونەوەیان ئەنجامداوە، حکوومەتی هەرێم بەڵێنی پێدان کە کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت، بەڵام ئەوە زیاتر لە مانگێکە تاوەکو ئێستا کێشە و گرفتەکانیان چارەسەر نەبووە. بۆیە ئەمڕۆ مانگرتنی سەرتانسەریان ڕاگەیان تاوەکوی کە حکوومەت بەدەم داواکاریەکانیانەوە دێت و چارەسەری داواکاریەکانیان دەکات. دەزانین کە هەمیشە بەردەوام سەرجەمچین و توێژەکان چەندین کێشە و گرفتیان هەبوو و هەمیشە بەردەوام لەگەڵ ئەوەدا حکوومەت بێباک بووە بێ هەڵوێز بوو لەوەی کە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکات. ینی هەموو ئەو کێشە و گرفتانی هاوڵاتیان هەمووی مافی سەرەتاین، ینی پێدانی موچە کە فەرمانبەران ئیش بۆ حکوومەت دەکەن، موچەکانیان لە کاتی خۆیاندا پێ نادرێت، یاخود چەندین موچە لای حکوومەتە بەناوی پاشەکەوتەوە نادرێتەوە بە فەرمانبەران. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو. دەچمە لای یەکەمی پەیوەندی باوکی محەممەد لە ڕانی وەردەگرن. باوکی محەممەد سڵی خوا لێبێ. سڵی خۆی گەورە لە جەنابەت و لە هەموو کارمەندانی کەناڵی پێیان. وعەلەیکە سەلام، سەرچاومان. چاوتان ساغ و سەلامەت بی. کاکە دانیار، من بە تەسەووری من ڕەخنەگرتن لەو دەسەڵاتە بەڕاستی بۆتە بابەتێکی تەقلیدی و یعنی بێ ئەرزش. ئەو دەسەڵاتە تۆ هەرچی دەیڵێی لە دنیادا، هەرچی بۆچیەک دەرێ، هەرچی ئایەک دەرێ، هەرچی ئەتۆ دەیڵێی بە خەیاڵی تۆدا دێ بۆچی کاکە دەسەڵات بڕیاریدا تەواو من ئەوەم. یعنی بە تەسەووری من هەر برادێکی کە پەیوەندی دەکاتن با ئێمە چیتر کللتوری ڕەخنەگرتن لەو دەسەڵاتە بەردەوام نەبین لێ، یعنی بچین بە شێوەی تر ئێمە هەڵسوکەوت دەگەر ئەو دەسەڵاتە بکەین، ئێمە وەکو ڕەخنەگران جەنابتان وەکو حیزبی ئۆپۆزیسیۆن بە شێوەی تر کار بکەین بۆی هەوڵ بدەین لەو دۆخە قەیرانانە نەجاتمان بین. ناڵێم دەسەڵات سالیە، من بەڕاستی پێم گەمژەییە هەر کەسێک تەلەفۆن بکاتن ڕێ پێشانی دەسەڵات بدا. کاتە ئەوە یعنی بەڕاستی ئەو پەڕی خۆ باوکی محەممەد تۆ پێت وایە پێویستە هاوڵاتیان هەڵوێستیان چۆن بێت؟ ینی چەندین ڕێگە تاقی کراوەتەوە کە هاوڵاتیان ئەنجامیان دابووی کە داواکاریەکانیان جێبەجێ ببێت. تاوەکو ئێستا هیچ داواکارێکی خەڵکی جێبەجێ نەبوو، ینی زۆر بە دەگمەن ئەگەر خۆپیشاندانێک کرابێت و حکوومەت دادبێتە سەرخەت و بەڵێن یابێت چارەسەری کێشەکە کرابێت. بەس کاتم پێ بدە کاکە دانیارجان، بەر لەوەی کەەوە هاوڵاتی یەکەچی ئێستا من هاوڵاتێکی بێلایەنم، یعنی ئایار 24 بێلایەنم لە 4 ساڵ پێش ئێستاوە تاوەکو ئێستا تاقیب دەکەم، تەمەشا دەکەم، چاوم دەکەم و عەقڵم بەکاردێنم چێ زیاتر لەگەر ناڕەزاییەکانی من بوو ئێستا و سێفەرە دەنگ دەدەم بە ئەو. بەڵام پێشوەی من کە هەڵوێستمەبی، پێشوەی من کە ڕێگا و میکانیزمی تر بگرمە بەر ئەی ئۆپۆزیسیۆن چی بکات. کاکە دانیار، یەکەم خاڵی ئۆپۆزیسیۆن کەوابی کە پێویستە هەموو ئۆپۆزیسیۆنەکان بە ئایار 24 قەتعی عیلاقاتی خۆیان بکەن لەگەر دەسەڵات، بە هیچ شێوەیەک دانیشتنی لەگەڵ نەکەن. من وەکو هاوڵاتێکی ناڕازی ئەو حیزبم پێ حیزبە و دەنجی پێ دەدەم
تصرفات قطع العلاقات خوي بك لقر او دصلاتا بهيج شوي بدانشتني لسد سنة بهج لقر مكان تصور كم من هاوراتي كيشا ميا كمكوري ميا قيران ميا كاكل التركي شيء من لقر دصلات دامن شمن باورت بيناكم تصور يعني هاوراتي او جور اوبوزيشوني دبيتن لسر كيشي من دتي من بيبو بهج لسر سنة بهج من لقر دصلات دامن شمن بل ردنا حركة سجل لقرب الصلاة داني شدن درودك كاكا إيما وكو من الله أو قناعة ما لا بنزبوها دا صلاتك سيدا نصال كهرباء بو من كانك بس الشيء ويش لقرب بوزيشون دانا نشي لستركي شي من أوا يكم دا فوازية بويا من هندك بابتم براسي تي أويا خلق براسي خوي قد كدقاتو ريني شميني دا صلاة بدا خلق خوي قد كدكاتو رخنا لدى صلاة بقري من ملتي كل لو مرحلة درجين ليس حزب أوبوزيسيون كانش لبابك التقليدي كانش زوز باسكين باوكي محمد لا رانيو لقل معنا بسباس بو بيون يكت كاك صلاح لا خرمال وردقرم كاك صلاح صلاحي خواد لبه كاك صلاح كوبي سيدنجي ميت صالح كاك صالح لخرمال صلاحي خواد لبه الو كاك صلاحيان صلاحي خواد لبه جوبيستي دنجي ميت والله السلام عليكم ورحمه الله وعليك السلام ورحمه الله سرت شاومان صلاحي خوي جول لهم وتعالوا طبعا ان شاء الله بركه وعليك السلام كاك يعني سيارات عم زور خلاص لو لو بابته ما بزاني لما سنهار رجع تعرف كذا تو ملتي يقول رجع ما من ما بوروبا رجع مظاهرة كذن رجع هزاف رجع تعرف كذا تو ما نعمل رجع سرادم باش بزاني يا سايق ما هي الكردستاني شو العراق ايش بيكره يا ساي جماعة الصوي عظيم صالح نصوص أما يا سايق الدولة يا خدمة يا بشر جاي ناوان يا سايق تعديلة ايه أقول قابل بقرانا والله أنا بوشي بالنجار إنه ويا سايق سواك كيز إذا أنا أبو ما قد تعديل جنان في نفس جنان كان مسيسني إيش بوكين كشنا نعمل خلق خطر كويتي مظاهرات أشياء دان أشياء هاشتاج بكي أجر في نجار وصار ينشر راسك كي دين سواي بود ناتواني سلطة قد بدأ زيني أشياء ويكبر بحشياء وعزيزة أبي بيتوتر أو نشيء سكتو ما خلق الجديد وأخوانا نصبدا يوم مدى بميت بحشياء وعزيزة أبي بيتوتر أسياء ورجل راسه دفر مولا ما خلق بيتوتر رجل راسي خوي أو إخوة خلق الجديد إخوة ويداناوه فرمو بزانا عدالة تروري همو ما فيكي إنسان همو ما فيكي مناوان همو ما فيكي بيوان همو ما فيكي جنان همو ما فيكي يعني احترام بجامعة وبكلام همو ما فيكي آجمان همو شتيكي كيا دياري كذاوة باش نبونا عندنا نصرش كراسي طبعا جواتك بالسلامة أبي لا بنبون منه تو سيارة كسبية أجل روسايد بروي غرامة يدري بأمر رصايد الرئيسات بأمر رصايد الرنبوية توشي كمون هذا كان نبين والسلام عليكم زۆر سپاس بۆ کاک ساڵح لە خوڕماڵەوە لە گەڵمان هەبوو بەڵازان خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد لە هەرێمی کوردستاندا ماوەی چەندین ساڵە چەندین کێشۆگرفت هەیە لەوانە بێکاریەکێکە لەو کێشانەی کە هەمیشە بەردەوام بوونی هەبووە گەنجان بەهۆی بێکاریەوە ئەم وڵاتە بەجێ دەهێڵنەوە کۆچ دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا و وڵاتانی کە هەلێکی کاری دەستکەی بەداخەوە کە ئەمەژێکێکە لەو کێشۆگرفتانە کە گەنج گەورەترین سرمایە نیشتیمانەیە لەم وڵاتەدا نامێنێت و کۆچ دەکات. دەچمەوە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز کاک حەمەڕەشید وەردەگرم لە ژاراوە کاک حەمەڕەشید سڵای خوا لێبێ. سلام خوای لە جەنابەت کاکە دانیێڵ وعەلەیکە سەلام سەرچاو و کەناڵەکەت و ستافەکەت ڕێزم بۆ بینەران و بیستەران. وعەلەیکە سەلام کاک حەمەڕەشید. شتێکی زۆر سەیر بەڵێ ئاگام لێ یادی بەخێر نەماوە برادەرێکی خۆم ڕێخست جوحمە بوو بەڵێ کە بچم بۆ جوحمەی بەرامبەری ماڵەکەمان مزگەوت بوو تەماشام کراوە تا بوو هەموویان کیان دەوەرە درەگە خێرا بەو تێدەمیشتم بۆ کاخ وەرە جوحمە تەواو نابێگە تۆ نێوتم یانێ ئێستا من نێم تەواو نابێ جارێ وەڵاتم بە ذاتی خۆی نام
سوێندی فارسی گەڕامەوە ئەمانە زوحمەیان پێێتەوە ئەو بێ نایکەن پێگەیستی ڕێزم بۆ باوکی محەممەدی هێندێ هەڵوێستی لەگەڵیدام بەڵام ئێمەی ڕەخنەگەر پێویستە ڕەخنە لە ئۆپۆزیسیۆن زیاتر بگرین ناکرێ خۆ چاوماتکەین بەدەست خۆمانە ویژدانمان هەڵی ناگری ئەم هەموو نەهامەتی و نەدامەتی ببینین چاوماتکەین تێگەیستی پێویستە زیاتر ڕەخنە لە ئۆپۆزیسیۆن بگرین لەو پەرسوبڵاویەی هەرکەس بە خۆی هەڵا دەڵێ دەبواە بەرەیەکی تۆکمەیان هەبایە تێگەیتی دەنا بۆ مەسەلەی دەسەڵات مەحاڵەن یەکشتی چاکە ئەگەر کردویانە لەسەر سەرمبانی شارماندن ئەگەر ملم لە داوی دەزوی باریکتر نەبوو بۆ چاکەی کە چاکەیان کرد بوو با خاڵێک لە چاکانمان نیشاندن باوەڕم پێ بکە دەسەڵات لە شاخی کێشەی حەل نەکردووە لەوەتی دروست بوون یەک کێشەیان حەل نەکردووە تەنها مشاکلیان گەورە کردووە تێگەیستی کچی چووکیان گەورە کردووە بۆی میلەت وەرگڕێتەیەک و ئێستا ئەم هەموو شەیدە تێگەیستی ڕێزم بۆ شەیدی ڕاستەقینەی خاکی کوردستان ناویان لێ ناو شەید هەمووی بە یەکتریان بکوژداوە با زۆر بۆ نێو نەکەوم زۆرم پێ زۆری دەزانم دەستخۆشی لێ دەکەم باڕێ لە برادەرانم نەگرم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرم کاک ئەحمەدیان سڵاوی خوا لێبێ ئەسڵاتان لێبێ دەستان خۆش بێ وعەلەیکە سەلام سەرچاومان زۆر سپاس وەڵام من ئەبیارە بۆ چونێکی ترم هەیە ئەمانەی لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان کە باز دەکات لە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و نازانم چی ئەمە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ ئۆپۆزیسیۆن هەبێ نەبێ زەنجی ناڕازی هەبێ نەبێ خۆپشاندان هەبێ نەبێ هیچ لە بابەتەکە نایگۆڕێ لەبەر ئەوەی ئەمانە بە بەرژەوەندیەکی ئیقلیمی و نێودەوڵەتی هاتوونەتە سەر ئەم کورسیانە ئەمانە هەتاوەکو بەرژەوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی هەبێت ئەمانە لەسەر حکوم دەمینێنەوە بچی بۆ دەنگدان نەچی بۆ دەنگدان دەنگ بدەی دەنگ نەدەی ئۆپۆزیسیۆن هاوار بکەی نازانم چی بکەی هەمووی بەلاشە ئەمانە دەبێت کەسێک هەبێت چۆن سەدر دەیگوت جمعە 2 ملیۆن کەس بەپی بێتە سەر شەقامەکان جمعە 2 ملیۆن عارە بەپی بێتە سەر شەقامەکان بانجیان کردوتیان یەک کە پێشەندا بە تەقی سەریاوتیان لە جێی خۆدانیش زمانت نەچولێ صدر فرمونايا هل كذا نبي تلفزيون كذا نازل حمامك تشينا رشا سبيا امانه ابيت شلون اختي خوي امريكا لبر برجوندي خوي اواني هنا ابيت لبرجوندي كوتا مدرسيه اواني لابري اجانا اواني لا ناسن بو يقيمي بمنتي انا برابر خاطر مي كردستان زول بمنتن تزان لا نادرين الا اگر برجوندي نو دولتي كوتا بر يعني مدرسي امانه لابري اجانا لا نادرين فرم كشتار هي تنجي آزاد كبدا كري خلق دفرندري روزنامه نوز دكوشري حصولهم ولاة الإيرانية حصولهم ولاة الهرم كردستان هموي من جباش تدزاني حصولات غيركان خوان بكيت فنا دستشونك حماية وبنازان زامرش ونازان تي خوان نازان تي الدنيا هموي دزاني او بلا استولاتاني ودولتي اقليمي نازان تي دغوزر هموي دزانن تي دغوزر الهرم كردستان خلق هیچ دغنيه كلاوات دنجي آزاد ونازان تشتاننيه بەڵام هەتاکو ئێستا بەرژەوەندی ئەوانە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان ئەوانە مانەوەی ئەوانە لە بەرژەوەندی ئەوانە بۆیە ئێستا ئێستا دەنگ بدەی دەنگ نەدەی بەلاشە بچێ سەر سندوقی دەنگدان هەزار کورسی ئێستا کۆمەڵی ئیسلامی کاکە بژنەوەی باڵگۆڕە نازان چێ هەزار کورسی بێنێ پارتی یەک کورسی بێنن هەروان لە دەسەڵاتن تووشی بەرژەوەندی وڵاتانی نێودەوڵەتی لە حزبارەیە دەست خۆش بێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵمان هەبوو دایکی محەممەد لە چەمچەماڵ وەردەگرین دایکی محەممەد سڵاوی خوا لێبێ سڵاو لە تۆش مامۆستەڕاشی وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا سەرچاومان سەلامەتی مامۆستەڕاشی وەڵاهی مامۆستاگیان ئیمساڵەکە دوو جار سۆبەی بەرمیلی سۆبەکەم پڕ کردوتەوە لە نەوت بکڵەکەی واللهی دوو جار لەسەر ئەم هەموو نەوتەوە لەسەر ئەم مشتۆ دوو جار بتڵی سۆبەکەم پڕ کرد ئەی مامۆستا دوو لە قسەکەی تو ئەمری خۆیان و دەسەڵات شان نەمێنێ ئیشەڵڵا ئیمساڵ دەرناچن ئیشەڵڵای خوایە گەورێ هەر لایەنێک زوڵم لە میلەتەکە خۆی گەورە لە ناوی بەرێت ئەمنە ئەمنە زوڵمیان کردووە بڕۆسەی ئەو خەڵکەکە چەند گوناحە مامۆستا واللهی مامۆستا بە حەقی قورئان ئیشەڵڵا مامۆستا دوعاتان لەسەر دوعاکانی ئێمە بێ ئیشەڵڵا مامۆستا ئیمساڵ دەرناچن ئەوە ئەمریکا دیانی قایم کردو ئیشەڵڵا
دەرناسن دەندانە بێ بەس دەرناسنیش سەڵام مامۆستا ئەم خەڵکیان ئەوەنە ڕسوا کردو مامۆستا گیان زۆر باشە زۆر سپاس دەکەین دایکی محەممەد لە چەمچەماڵەوە لەگەڵمانە دەستت خۆش بێ مامۆستا خوا حافیز بێ کاک عەبدوڕەحمان لە شاری هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە جەنابت و ئیدارە و کادیر و هەر هەموو بینەر و بیستەران وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان چاوتان سەلامەتە ئینشاءالله ئوستاد دانیال گیان تو جەنابت تەسەوەڕ ناکە ئەوانە ملزەم ناچار بن کێ دەڵێ لە دڵەوە پێشیان ناخۆشە کە ئەو وەزعەوا بەرپا بووە بەس ناچارن یعنی ئەگەر نەیخێن چینە خراپتر ڕوو بدا چۆن ناچارن پێ لایەنێک ناچاریان دەکات هێزێکی نێودەوڵەتی ناچاریان دەکات کە ئەم هەموو زوڵم و ستەمە لەم میلەتە بکەن يعني برأيي من ما تصور دكم لا برأيي في زور متواضع وانا ملزم وناتارن دبي وابكن اقرنا يعني احتمال يعني زور قورب كان يعني وايد بودتشن على اي حال سيف أستاذ سيويك صالة ديان طن ورقات ديان تنكر حبر صدان هزار قلم او ما عدا وسائل اعلام راديو وتلفزيون ومجلات النظام تي هيش بهيش كرا وك اول وايا صابرايك طنك خيل صار مرمر بتشيني وبحامض النتريتش هاي وبدا شاورواني بروبو مش بي استاذ من يركب البحر لا يخشى من الغرق او انا تعذب بالنيابة او مليون ودوسة حتى هزار ملتخورات تقسيم دون ابوات اما زور لما يجد الله ملتي مدى باش يدوبوا اللي خور وبي خور اللي خور كان 1,207,000 مروك دا باش دوبوينا يعني اگر من يجنسم توجد في جدندان ادي اواني عايدي خوانين دفعنا النسن استاذ وياك دو امين زور دا ترسم يغلى دولة كان لك الرئيس احترامم لبوقاني طبعا اذكروا محاسن موتاكم كي قورستان كان يندرينا بأستاذ ديان هارل ديان كردا يعني مواد تريان لقل تيكل كردو ديان كردا علفو ديان دا مانجا حتى شيل ياتر بيتركيز كميروب يسيق بعمومي كالسيوم وفوسفور وبروتينات اوكي كاتيكي او دا شيء دل روجك دسلو غورستان كان يجنا بردريو اسكو بروس كان درناي وناكر تعالى شيء دل روجك بعد لسر اكسجين دانان دريك مروب لشاوده حتى هجده دار ليك دقا انا صور دقريو اكسجين الدمجي كوابو فاتا 24,000 جار ليك روج وركويكو مانجا زكاة حفصته 26,000 جار انسان اكسجين الدمجي لمانجا اگر $8 مانگانه لسر نفر چی دابنین همه 6 میلیونین تقریبا 42 میلیون دلار زیادتر دکا که پاره عراقی برو 3 میلیارد روا برای جناب روزک نه بعد لسر اکسیژنش دابندریو اسکو پروسکی مردیکانش دستی لبو بردریو بکده تعلم قناعتت هذه أستاذ قواني بمر والله وايا قناعتت هذه قانوني عن ترك تطبيق نبي مستحيل يذكر قانوني عن ترك بكورتي شخص لي بس يجو زايد لكيبو قلت كاكا بابا زمان خينا دمي كثير كلامه ما انتشان دلين حرب وانا بحموت وانا دانيان داعي لبنزل يستر كيف اوي عن ترك كابرا هواري كرد وتي دو شركه دانت بخود دا بقرد با امن تيشتو دنقب او ملتا واتدتي مسألة تنزغستنا وزورش لميجا قلتي ما دام قلتي تسليم بو والا معقول هي سيو يك صالحتو يك تجربه زوز باسكين كاك عبد الرحمن كاكاتو ما مصال لبوليس هولير ولا قلمان طلبت هناك لما تجي كاك عبد الرحمن يوز باسكين كمان اسلوب دبار خير نالبدو اسلوب الشهداء بقريك لقلبي او طلدايا بكون زي باش او ده صلاة بجد ناكب بخوبش عندان قيمة دنيا ما انكرتن قيمة دنيا هاوارو الريبيوان قيمة دنيا اخذت لا اسلوبة شو تقدر زۆر سپاس کاک عەبدوڕەحمان با دەرفەت بینە هاوڕێنی دیکەش سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دارا وەردەگرین لە عەربەت کاک دارا گیان سڵاوی خوا لێبێ کاک السلام علیکم ورحمة الله وبركاته وعليك السلام سەرچاوەکانم
من واز نانم لە خۆشیشانە تەلەفۆن ناکەم بەڵام هەر پەیامی هەچ کەسێ پێی بێت بۆ بەهەشت بڕوا گوناحەنێڵێ من شتێک ئەزانم لە بابەتەکە نەک شتێک زۆری دەزانم جا سەرەتای قسەکەم بە شتێک دەست پێ بکەم دڵێ لە من نەیەشێ ئەتوانم پرچارێ لە تۆ بکەم لە خزمەتام کاک دارایی تۆ لە قورئانی پیرۆ شارەزای وەڵاهی زۆر نانەوەڵا دەکەسەکەی من توخوا پێم مەبر تۆ خوا کە خەڵقی کردووی نەچینەوە بەردیوانی ئەو کەسەی وەکو تۆ ئێستا جێگە و مەقامی تۆ لەویا بەرزە و شوێنێکی بە نرخە ئەبێ شارەزای قورئان بێ کاکە باز بوازەوە بێنین بەڵام من خۆم ڕوونکردنەوەیم بار حاڵ پێم مەبرە کاکە ئاها کاک داراتوو بۆ ئەویشە لەسەر بابەتەکانم قسە ناکەی خەیتە سەر هەنی ئەچیتە سەر خۆڵ ناگەی وەڵڵاهی تۆ شوم نێگرە خوا یەک دەقا حکوومەت گەورەیە خوای گەورە خوای گەورە باشە خوای گەورە فەرمێ إن الله لا يغير قوما إلا ما يغير بأنفسهم هر قوم خوي نگوره خوای گەورە نایگۆڕێ ئێمە میلەتەکە بەجەستە وەرەگرین حکومڕانیەکەش بە عەقڵ مەسەلەیەک هەیە پەندێکی عەرەبی العقل السەلیم فی جسم سەلیم وەرە تۆی هاوڵاتی ئەم عەقڵە لەسەرەوە کە حکومەتەکە بیگۆڕا قسە زارەتوانی بەکارە کاکە هیچی پێ ناگرێ مەچوە بۆ دەوام بڵێ کوا نەوتم کوا شەخسیەتم کوا کەرامەتم کوا پارەم کوا ئینسانیەتم ئەمە ئاوا گۆڕێ عەزیزەکەی من هاوڵاتی چی بکا داماوە هنا عفو حكومة تبقى داماوة أو بعكس وسمده خلق شيء تبيه فراش ما نقدر فراش رئيس كي وكم جولا منها برشارة هيا والله كاك دارا ينزو سباس سكين نا يقدر تشتكي كشيت خوا بارقمي باورا عندي كاش دي فرمو ما كورتي برلماني ما بطرش والله من لسر حكومة ناكم ولا سر ملتيش ناكم ولا سر حقكم أقر جولا كي فاتش فيها عزيزك من خواي قورا فرمي إن الله يؤخر أجلكم لأن تتوبوا أما بهمو معنا اللي بلان يجيك له أفرمي أنشاء جمع الشيكات أفرمي مردن تأخيركم بو توبكت أم برلمان التأخير بو وادكي خلف شاردنا شي حكومتك مجالك يبن بشم توبكن بشم كاك خلق حسابه خلق خوابي خوي بقوريا ديك وحابي زور سباس بو كاك دارا لا عربته ولا قلمنا بەڵێزان و خۆشەویستان لەگەڵ ئەوەی کە داهاتێکی زۆر لە وڵاتەدا هەیە و نەوتێکی زۆر لە وڵاتەدا دەفرۆشێت و لەگەڵ یا داهاتی ناوخۆ و داهاتی گومرگ و مەرزەکان و هەموو ئەمانە هەیە یعنی ئەو بڕە پارە زۆرە کە لەم هەرێمەدا هەیە لەگەڵ یا ئەو داواکاریانی هاوڵاتیان کە داواکاری سەرەتاین داواکاریان هەیە کە کارەبایان وەکو پێویست بۆ دابین بکرێت و کارەبایان باش بکرێت چەند ڕۆژێکە کەمێک باشە بەڵام کە چوینە وەرزی گەرماوە دووبارە دەست پێ کاتەوە لە وەرزی سەرماشدا بینیمان نزیک بە 7 کاتژمێرێک کارەبا هەبوو لە 24 کاتژمێردا ینی چەندین کێشەوگرتی دیکە ئەو هەموو بودجە باشە هەیە ئەو هەموو پارەیە هەیە بەڵام هەمیشە و بەردەوام داواکاریەکانی هاوڵاتیان ڕوو لە زیاد بوونەوە کێشەوگرتی هاوڵاتیان چارەسەر ناکات حکوومەت دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز کاک ئاراز وەردەگرم لەکوێ لەگەڵمانە کاک ئاراز لا سي صادقه ولا قلمانه كاغاراز يان سلاي خوا لبه باوكي اراس سلاي خوا لبه باوكي اراس وعليك السلام سرد وشامان قالوا اشتغل هذا دوباره بلان كما بدم بلا دعوه الخلق وما وقت مثلا جنابه الحكم ديالهم على دارایی بودجەنی و تۆزێ ئەزمونەکە نافکە کێشەکە لەوەیە کێشەکە لەوەیە کە خەڵک ئەوە نییە کە حکومەت داوایەکە خەڵک داواکاری هەیە حکومەتیش داواکاری هەیە لە خەڵک داواکاری چییە حکومەت دەبێت خەڵک چی بکا بۆ حکومەت اینجا شتێکی تریش هەیە ئەوەی کە لە بینی حکومەت نەبێ و لا ئەم حکومەتانە بێ خەڵک وازی هێناوە حکومەت وازی هێناوە لە حکومەت خەڵک وازانێنە بۆیە ئەمە بە چارەسەر نییە کێشەکان چارەسەر نابێت بەڵامەوە هەڵبژاردن احتیمالە بکرێت احتیمالی هەیە بکرێت 1300 وعد کراوە و بەرنامەی بۆ دارەجاوە چۆن وعد بن بۆ نمونە پرۆژەیەک 10 ملیۆنی تێچێت 1 ملیۆنی بۆ سەرکردن نۆکەی مێنێتەوە بۆ دوای هەڵبژاردنیش تە بۆ خۆتزانین 9 ملیۆنەکەش دیار نامێنێ و ئەوە پرۆژەکەش سەری نەکرد خەتای خەڵکە ینی
تۆ بڵێ خەڵک بە 3 ڕۆژ 4 ڕۆژ زامان بگرێت و ئەمرێنە برسا بە 7 ڕۆژمان بگرێت کاکە نەچێت هەرچی دام و دەستگای داخن دوکان داخن بازار داخن با خەڵک هەفتەیەدا چۆن نەکە ئەمرێت تەنانەت ئەوانە هاوسەرگن کە حاڵەتی ضروریە بۆ خستانی تەواوی حاڵەتی تەواوی ئەوەکانی تر دایکات زان خەڵک دەتوانێت بکات باوکی ڕاست پێت وایە بۆ ئەوەی کە تۆ باسیەکەی ئێستا باوکی ئێستا لە قەزای دەربەنی خان بەو شێوازەیە کە باسیەکە ینی مانگرتنیان ڕاگەاندووە پێت وایە ئەم هەنگاوە دەبێت ئەوەی کە حکوومەت داواکاریەکانی بۆ منە ئەو قەزایە جێبەجێ بکات بە هیچ شێوەیەک ئەوەی تۆ باسیەکەی لە دەربەنی خانە ئەوە مانگرتن نیە بە هیچ شێوەیەک خەڵک چوونەتەوە ئاگاشن دەبن نانا دوورە لەو مۆزوعی کە مانی گرتوێ ئەوانە ئەوان شتی وان نییە دوای ئەوەش مانگرتن ئەوەیە تۆ خۆ تۆ هەر ئیش نییە با حەفتێکمان بگری چی دوکان هەیە دایخی یەک شت نەمێنێت من ناڵێم ڕێگا بگرە ڕێگان مەگرە نان بگرە دوکان داخە مەڕوو بۆ سەر کارەکەت تۆ ئیش نییە من کلێدەم و کلێکان مەمون لەسەر قسانێدا تۆ حەوڕ دوکانەکە داخە ئەمێن بەدەم تویان نیان بەوە کە نایشێنەوە بەدەمتا بەڵێ نایەن بەدەم داواکارەکان بەڵام تۆمان بگرە خۆتمان بگرە پەیوەندیت بە حکومەتەوە نەبێت تۆ بۆ خۆت هەڵوەستێک وەرگرە ئێمە خۆمان بۆ خۆمان هەڵوێستمان نییە چۆن حکومەت هەڵوێستی لەبەرامبەر زۆر باشە زۆر سوپاس دەکەین باوکی ئاراس لە 3 سادقە و لەگەڵمانە بوو کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە بەڕێزێت لە هەموو کارمەندەکان ڕێزم هەیە بۆ کاک کەمەڕەشید مامۆستا عەبدوڕەحمان و هاوڕێیان وعەلەیکە سەلام سەرچاومە کاکە دانیار بێدەنگ نابین چونکە بێدەنگ بوون بە واتای نەبوون بە واتای مردن بێ ئومێدیش نابین چونکە مرۆڤ کە بێ ئومێد بوو بە واتە هیچ توانای نەماوە وەکو ئیفلیتێکی بێ زمان و دەستە کەواتە لای ئێمە بێدەنگ بوون مەحاڵە بۆ چونکە بە ئومێدەوە بەستراوە ئەمڕۆژ نەبێ بەیانیش نەبێ دەبێ خۆشیان بێ ترشیان بێ کورد وا بەڕێوە ناتێ دوو لایەنە سەرەکیەکە دەبی تێبگەن مێژووی دیکتاتۆرەکان و تەنانەت ئەوانەی کە تکریتیەکان و حۆزەیەکان سیان بەسەر کورد ئەو سەرکردانەی مە خەونیان بەوە دەدیت خەونیان بەوە دەدیت ڕۆژێک لە ڕۆژان تەنانەت باوەڕ بکە بەڵگەم لەلایە سەرکردە هەبووە لەوە باوەڕی نەدەکرد سەدار بکە لە ناوچێ باوەڕی نەکردووە بە بەڵگە بەس ناوی ناهێنم کەچی کە خوا ئیرادەی ویست ملەتێک یەکگرتوو بوو یەکریز بوو ڕای دەماڵێ ئیرادەی خوا لەسەر ئیرادەی هەموو لایەنەکانە بەڵام چی دەکرێت داخەکەم چوار ڕۆژی تر ببینە بروسکەی پیرۆزبایی یادی ڕاپەڕین گوێمان کەڕ دەکەن هەموو بەرپرسەکان بەڵام کام بەرپرسیان لەگەڵ یەکریزیە کام بەرپرسیان لەگەڵ شەهیدانە لەگەڵ ملەتە پرسیارە گرنگەکە ئەوەیە چەند ڕۆژی داهاتوو ببینە لە کەناڵەکان پیرۆزباییان دەگاتەتی خاڵێکی تر داهاوکێشەکان چەند زۆرن بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان گومانێکی جوانی برد لایەنی دەرەچی بەڵێ لایەنی دەرەچی ناحەزانی کورد شاریان لەسەر دەکاوا بکەن دۆستەکانی کورد نا ئەوانەی کە داهاتیان بۆ کورد دەوێ ئەوانە دەیانەوێت کورد ملەتێکی چەوچاوەیە لە خۆشگوزەرانی بژی خاڵێکی تر ئەوانەی ما تۆ سەیریکە چەند جوان چوون عێراقیان بنیاد ناوە چەند بە ڕێزەوە چەند بە نەرمونیانیەوە وەکو خزمەتکارێک دڵسۆزێک عێراقیان بنیاد ناوە و دەستورەکەیان بۆ نووسینەوە ئێستا حسابیان بۆ ناکرێت لە بەغدا تۆ دەزانی حەفتانە چەند وەفد دەچێ حسابیان بۆ ناکرێت کەواتە ناسارن ئەمڕۆ بێ بەیانی دەبێ بگەڕێنەوە بۆ میلەت بەڵام شتێکی شەیە کاکە دانیار تا بە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی خاوەن یەک بەرنامە یەک ئاراستە بەرنامەی هەبێ لەسەر کێشە داراییەکان کێشە ئیداریەکان کێشە سیاسیەکان لەگەڵ دەرەوە لەگەڵ بەغدا بەرەیەکی ئۆپۆزیسیۆن لە هەناسە گرنگترە بۆ کورد ئەگەر هەن باوەڕت بێ ئێستا گومانەکان لەوەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن لە گۆڕەپانەکەیە دەبێ یەک بەرنامەیان هەبێ کات بەسەر و بە سۆز و عاتیفە ڕاستە ئێمە ڕەخنەمان گرتووە و پێشی هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکان ڕەنگە لە فەپادوستەکانیشمان بەڵێ ئادرفەدوین باوەڕانی دیکەش سپاس دەکەین سپاس بۆ وتە جوانەکان لە هەولێر و لەگەڵمان نبووی باوکی محەممەد لە هەولێر هەروەردەگرم باوکی محەممەد سڵاهی خوا لێبێ السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله سرچاومان. تەوەری بەرنامەکەتان لەسەر ئەوەی بۆچی دەسەڵاتی هەرێم بەدەم کێشەکانی خەتەوە بەڵێ ئەو پرسیارەوە نیە
بەڵێ بۆچی حکوومەت دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کێشەگرفتی هاوڵاتیان چارەسەر ناکەن کە زیاتر لە 30 ساڵە ئەو کێشانە هەربوونیان هەیە لە نەوەدەکان کێشەی کارەبا هەبوو کێشەی ئاو هەبوو ئێستا هەربوونی هەیە بەڵێ حەقوایە پێشنیارێک دەکەم هەتی پەیوەندی کرد 5-6 ثانیە ئەوەلی بە کیفی خۆی پێ بکەنیتن بەڵێ سەرچاو ئەوە پێشنیارەکەمە پێ بکەنیتن بۆ دەسەڵاتی چ هەرێمی چشتی چ کاکە گیان لەوە لەبەرچ بە تەنگ کێشەکانی خەڵکەوە نایەن ئەقسم بالله العظیم ئەو حکوومەتە بکەویتە دەستە من بە هەفتەی گۆڕانکاری دەکەم هەفتەی دووەم ئێعلان دەکەم هەفتەی سێم شتێک نامێنێتن بەناوی شتێک نامێنێت بەناوی چاکداری هەموو مشکلەکان دەینەوە حایەری خۆی لە ساڵی 86 لە بیرمە ئەو سەدامەی کە هەموومان جوێن و چف و لعنەتی لەوە دەنێرین سەتاپێنجی داهاتی عێراقی دابەش دەکردە سەر 18 محافەزەی کە عادەت سوکانی هەموو عێراق ئەو کات 14 ملیۆن بوو کەس یعنی فەرم لە اختیارەکان پرسیارکەن بزانێت چ ژیانێک دژیان ئەی سەپات ساردا بەشی 4 ملیۆنی ناکە ئەو خۆش پرسیارەکە ڕوو ئاشکرایە جوابەکەشی دیارە ئەم هەموو ئەم هەموو کێشە و گرفتانی کە باست کردبوون ئەو بودجێ گەورەیە لە بەرامبەردا پێویستە خەڵکی چه هەڵوێستێکیان هەبێت لەمەڕ ئەو هەموو کێشە و گرفتانە و ئەو هەموو نادادی و زوڵم و ستەم و گەندەڵی کە هەیە هەموو کێشەکانمان تەجروبە کرد هیچ سەری یەک حەلی هەیە قەسەمەن بیللا یەک حەلی هەیە دووەمینی نییە حەلەکەش ئەوەیە پاشی 4 ڕۆژی کە یادێک دەکەینەوە یادەکەی 33 ساڵ پێش ئێستا ئەو یادە دووبار بکەوە ئەگەر نە حەلی دیکە نییە سوودو تەجروبە کرا خۆپیشاندان تەجروبە کرا بایکۆت تەجروبە کرا باشەوە بایکۆتیان کرد بەڕێزێک تازە پێشم گوتی هەموو دوکانەکان داخین و بچینەوە مەریوە دوکانیان داخست خەڵکەکە یعنی ڕۆژێک دوو داخستن لە کاتی کەرەنتینەی 6 دوکان داخرا حکومت چ موقفیە بوو زۆر پێیادی بوو دەیگۆ کۆگاکانمان پڕن لە تاڵک کاڵێک باوی هەموو شتەکان واضح و دیارە هیچ باچیان نییە و هیچیش منەتیان بۆ خەڵکە نییە بەتەنها و تەنها ڕاپەڕین دەکەی هەڵوێست بە هەڵوێستەکان کرد گۆڕانکاری نابیتن ڕاپەڕین بکەی دەتوانی گۆڕانکاری پێ ڕاپەڕینەکی دەبێتەوە لە بەرزیلێنی بژین سپاس دەکەین باوکی محەممەد لا هەولێرەوە لەگەڵمان نبوو کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرم کاک عەبدوڵڵا سڵای خوا لێبێ سڵاوی خوای لەزۆر بکا کارزان هەردوو چاومان برای بەڕێزی سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان بەرنامەکەت لەسەرەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بۆ ناکە لەبەر چی نایکە بەڵێ بێباکە لەوەی کە پێویستە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکات آخر وڵات جەبرە نایکە خۆگەبی کە زۆر بە ئاسانی دەتوانێت چارەسەری بکە آخر بووە ئەسوو لە پاس 32 ساڵی ئێستا نەتوانی کارەباکی 24 سەعاتی بۆ شەعب و میلەتەکەت دابینکەی نەتوانی ساڵێ بەرمیلێ نەوت بدەیە هاوڵاتیەکانت تەنها لەبەر دزیەکەی خۆیان لەبەر بەخوا هەر هەموو قەسر و قوسوریان بەرز کردوەوە ئەرێ هەموو فێرلا و قەسر و قوسوری سلێمانی هەولێرێ ئەرەی فەقیری هەین بەرپرسەکانە خو بەخوا برا هیچی فەقیری نییە هەموو ئیبەرپرس و مەسئول و سەرکردەکانە ئێدەبا کاکە واز دێنن وەڵی وابزانەگا چاکسازی نەکەن نەگەڕێنەوە ئەو بەسەڵاتەی لەدەستدەن ئەمە تا سەر بووان نەبێ ئەبێ هەڵبژاتن بکرێ خۆشی بێ و ترشی بێ دەبێت بکرێ لە ئەدەو ڕۆ بگەڕێنەوە چاکسازی دەست پێ بکەن پێویستە کاکە گەنج و لاو نەما لە وڵاتەکە بە هەموو سەری وەک زەریات لە دەریان داخلکان لەبەر ناساری ئاخۆ بۆ ناتوانێت حکوومەتی هەرێم لە وڵاتان کارەبای بە بای دروست دەکەن و باتیشتی ڕۆژێ دروست دەکەن ئەم حکوومەتە چۆن ناتوانێت بەس بە هەنقەز نایکات ناتوانێت ئەتوو لەسەر دەریای نەوت و غازی خەڵک احتیاج بە بتەڵە غازێک و بەرمیل نەوتێکی بێت بۆچی وەکو حکوومەتی باس زوو هەتا پێشدان 2012 سلفەی زەواج و خان و بەرا هەبوو ئەم گەنج و لاو هیچی هاوسەرگیری بۆ ناکرێت پێویستە سلفەی زەواج دابین کا بۆ گەنجەکان سلفەی ئاقار بداتەوە خەڵک خانی پێ بکات ئاوڕێکی لەو شەعب و میلەتەی بداتەوە خەڵک زۆر بێزارە زۆریش لێیان پڕە داگزارن مەسئولەکان بۆخوای ئەو کوژە تا سەر بۆ کەس نابێ ڕۆژێک ئەبێرێ دەستی بدەن
صدام حسين دنيانا بردستي وجيرانا كد جاسوس بو بصريو جاسوسي بو عودك والله خواي جورا شقتي او با وخوشي نيزاني كي بصات بكون كي اگه خواي جورا سري لنش يوم راح جوبي كوتي نكد بايا يفعل اغابو بصرمانو با مسؤول كان نوين يما حكومتي بحث عبد الله جان شقي خواي ببركو اگه معاهم في ابني بو خواي شقي خواي تكود هيك هي ريوان نبو بس خوشي تاني رقم دۆسپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نبوو. کاک محەممەد لە قەزای شارەزور وەردەگرین. کاک محەممەد سڵای خوا لێبێ. کام محەممەدجان ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی زۆر باشەوێ و باشتر گوێمان لێکترە بێ. لە خزمەت چامسەرە دوو چامان. کاک محەممەدجان تۆ باشیت؟ والله بو ام حكمته ارم ام حكمته لا قرباني شاوتهم ام حكمته دفي لميلاد سريته وبس ميلاد زلم حكمته سريته يعني خلق واز لا حكومه نانه بل خل واز حكم الله بوليس اسايش مرور قروا اوتا مرور كان امريكا عندنا ابو ميلاد هم الرئيس ما حتى هذا خرامان بوتيتو اوش لبرشوندي خومانه بوي ك تووشی هاتو چۆن من ئەگەر ئەی باسی بەس کێشەکە زانین چییە کام خەوە کێشەکە ئەوەیە کە ئەو داهاتە قەیناکە با لێمان وەرگن کە بۆ منە من بە مخالیف ڕۆم بۆ منە تیژڕەوی ئەنجامێم بەڵام ئەو داهاتە بە لە خزمەتی خەڵکا بەکار بێنرێتەوە وانە ئەیوانی ئەی باسی تاسەکان ئەی باسی جادەکەی دەربەنی خان جادەکەی کەلار جادەکەی سماخۆلی ئەی کارەباکە ئەی نەوتەکە ئەی پورە تاکە زانی چیە وەڵە دەنگدان ئەکرێتەوە بس ام خلقه دول الرحاجه فوق زور بعقله ام خلقه هلا قوه اراده دلتا تاونا وموركه ويكيتي وفاتي بيسا بس يوادارن هيش كسي دم يكيتي فاتينا دار لم دنيا شو دنيا شو گناه بارن وزۆر گرنگیشە کاک محەممەد ئەم لە کاتی هەڵبژاردن و لە کاتی دەنگدانە خەڵکی ئەم ڕۆژانەی بیر بێت بەڕاستی ئەوە گرانبوونی نرخی سوتەمەنی بەنزینە نەوتە هەموو بابەتەکانی دیکەیە نەبوونی کارەبایە دواکەوتنی موچەیە سوکایەتیکردن بە خانەنشینان و دواخستنی موچەکانیان چارەسەر نەکردنی کێشە و گرفتەکانیان ینی خەڵکی گرنگە کە ئەمەی بیر بێت لە کاتی هەڵبژاردندا. من خۆم تەک ئەندام پەرلەمانێکا بووم کاتی هەڵبژاردن بەڵێ ئەڕۆیشتە هەر ماڵێک ئەوی ئەوەتانە بۆ ئەەکەم ئەوەتانە بۆخم لە کاتێکی شاب خۆم سایەقی ئەندام بەڕەمانەکە بووم وەکو خزمایەتی وەکو کەسایەتی هەر لە تەکیاوم کە کاتێکیش دەرچ و مەرحەبایی منی هەر نەکرد ئایا چۆن مەرحەبایی ئەو خەڵکە هەر نایناسێ من ڕەفیقی وم من بەشەو ڕۆژوەیە بووین کە کاتێک بۆ ئەندام بەڕەمان هەر مەرحەبایی منیشی نەکرد وەڵا ڕاستەکەی هەنێکیان هەیە بەو شێوازەیە ئەزایی چییە بس ميلاد راسلاك انا حكومه زايتي خمانو صادري حكومه كين بس حكومه صادري خمانو لا خمانو دي لميلاد حتى ما لدرو كثير ناخوي اول علامه اشكر درو منبوع اصلا خما هر بليبو اوكي راست زۆر سپاسەکەین کاک محەممەد لە قەزای شارە زورەوە لەگەڵمان بووی. باوکی مەنسوور لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی مەنسوور سڵای خوا لێبێ. باوکی مەنسوور سڵای خوا لێبێ. السلام عليكم باش بريزم. وعليك السلام ورحمة الله. سرچامان باوکی مەنسوور. بريزم او كيشيت لو هرم كردستان هي بله يعني حل شيء يعني حرب ميكانيكا يعني مثلا ورقه درامبون بشيء كم موسيقى كم خضر جزاري كم يعني حمش تجار اخر تحمل خوي بالسياره عم هيك الرغنيه الحكومه ناقرم لبر خوي قبوليتها هاد سيبيا قبوليتها خوي هلي بجاردو يعني تبع شيء خوي هلي بجاردو وجدان دان دافي بدو قصة عشان صغيرة بدو دلوكدن وسرقنا ركانوا يعني أكون هذا كان وهذا كنا أو خارجان خوش باورا يعني سيام كبرين دافي عمل بيلكا مثلا من خوش الإشارة أيديني جنب التوزندي بإنتخاب دابتوا يبدأ سرطان لعيز مكان يسطر الرزق بالواد ولا كم حمو جيت سببوا ليلا يعني فكنجي ده بيقول ده الظالم خودينا خرانابي ده بريك الشبه ذا قوة تشملتي يعني تو سيعف صار بقباية بعزال خود هي الشتوى
ئەزرگایەکە لە پاش سان لەێ وڵای بدنە بستان بێ ئیشم کرێسیم خزمەتگوزاری ئینگە و لافاوە نظام سیار بڵێ خۆ بەرتە سیاری کاکە یعنی خۆت سەبرای بۆ لێرەی بڕزان بۆ لاتیلۆ ناخۆکەزەکەین خاڵ هەبێت ناسی بۆ لایدان لەێ وڵا ناو تووڕۆم کراوە مەمنوع تۆ نەتی ئەگەر تۆ نەت لەباتی بەنکەدا دەبەر بەنکە بدە بیگۆڕە ئێستاش خۆی قبولیتی با قبولیکە ئێستا سیسماکە بێ ئێستەرۆزۆن لەگەر بران قسە بکەم بڵێ وەڵی من داهاتم نییە من گرێسیم من نظامی کردوڵە مستحقی تۆ مستحق هەموو شتێکی یعنی خۆت بەگت پێدایە خۆت سەبرەدایە من گراسێ خۆمە کرێسیە بەخوا نانیە بخوا ڕەتین خاردە لەکنەم پێ دەکەین دەگوم نۆ دەنگم داوە ئێپڕم نۆ بسی داوە تو یعنی کەسێ توێنە معاشەکی هەیە 250,000 یاری تۆ نۆ دەنگی دایە هەوڕۆکەش کار بۆ خانیۆکەش کەلاوەیە ئەخەم سزگم بۆ شەخصە بشتێ خۆی نایگۆڕێ خۆی یعنی خۆی نایگۆڕێ بابەت پیرۆسیری کاکە دەستخۆشی لەکەم بۆ بەرنامە سپاس بۆ باوکی مەنسوور لە هەولێرەوە لەگەڵمان نابوو لە تەقتەق کێمان لەگەڵە ئەو کاتە بەڵ مامۆستا بەهارخانمان لەگەڵە تەقتەق ئەم کاتی تۆش باسەر هەردوو چاومان بەهارخان زۆر سپاس وڵایە من دوو پرسیارەکەم هەبوو گیان لە خزمەتیان فەرموو مەسەلەی تەلەڤیزۆن دەدەڵێ بە 35 وەرەقە بە 35 کاتی دەتیش دەکڕی دەرێ 50 وڵی ئەو تەلەڤیزۆنانە حەق نییە وا بڵێن پول استیباهات وا بڵێن کەسی باوا نەپرۆشێنن ئەها بەو حاڵەوە خەرگ هەموو ژیانی بێزا بە شت گران بووە لە تەلەڤیزۆن دەرێ بە 35 دەتی دەکڕی دەرێ بە 50 یان با بڵێن فەرم بۆندەیان یان لە تەلەڤیزۆنیش با ئەوانەرێن مامۆستاجیان بەهارخان زۆر باش گوێم لێت نییە چی بە 35 لە بازار تێنەگەشتم بە باش وەرەقە مامۆستا وەرەقەی چی دۆلار دۆلار ئەوە ڕاستەکەی ئەوە یەکێکە لەو کێشانەی لە بانقەکەەوە لە بانقی مرکزیەوە بە 132 وڵای ناقونیە بە ناخەوانە بێ هەرکە مشتی بە وەرەقەیە و فەقیرێک دەچێت لە خۆی کۆنتەرێک دەکرێت پەسی دەکرێت بە وەرەقە دەیکرێت هەموو خەرقڕی بەسەرکرایە ڕاستەکەی وڵاوە زیاتر پێوەستە بە حکوومەتی عێراقەوە مامۆستایی باپیری دەکەین بێتە سەر ئەنگاومان لۆ بنێ دەویشتێکمان لۆ کە دەنەکەشتمان لۆ ناکە ئینشاءالله مستەرچاو زۆر سپاس بۆ بەهارخان لە تەقتەقەوە لەگەڵمان نابوو بۆم بابەتە شەریف قادر نووسێتی کوا حکوومەتێ تا بەدەم داخوازیەکانی خەڵکیەوە بچێت هەروەها کاروان جەلالیش نووسێتی دەسەڵاتدارانی هەرێم هەر بۆ خەڵکی هەژار ئازان با گیان لەسەر زیاد بکەن چۆن کێشەیان بۆ چارەسەر دەکەن عیسا عەلی نووسێتی حەقیانە هەموو کەس ئەزانێت کە ڕاپەڕینی جەماوەری کرا لە کوردستان بەرپرسەکان زۆربەیان لە ئەوروپا بوون بەڵام بێدەنگی خەڵک وای کردووە کە بەرپرسەکان ببنام شەخۆر وڵای ئازان هەمیشە و بەردەوامەوە خەڵکی بەشێکیان پێیان وایە کە پێویستە ئاوڵاتیانیش وە خەڵکیش هەڵوێستیان نەبێت لە بەرامبەر هەموو ئەو نادادی و لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەمەی کە دەرحەق بەم میلەتە و بەم خەڵکە دەکرێت ینی لە مانگی دەیە هەڵبژاردن ئەنجام دەدرێتەوە ینی خەڵکان پێویستە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق بەگشتی ئەنجام دەدرێت ینی هەموو هەڵبژاردنەکانی دیکەش پێویستە خەڵکی ئەم ڕۆژانەی لەبیر بێت وە ئەو کێشە و گرفتانی کە هەن لەم هەرێمی کوردستانەدا کە ساڵ لە دوای ساڵ کێشەکان خراپتر دەبێت ساڵانی ڕابردووتر با بڵین کارەبا باشتر بوو بە بەراورد بە ئەم ساڵ کە ئەم ساڵ لە زستاندا نزیک بە 7 کاتژمێرێک کارەبابوونی هەبوو کە ڕابردوو داوانەبوو یانی ساڵ لە دوای ساڵ کێشەکان ڕوو لە زیادبوونە بۆیە گرنگە خەڵکی ئەو کێشە و گرفتانەی بیر بێ لە کاتی هەڵبژاردننداوە جارێکی دیکە ئەو کەسێک کە دڵسۆزە بە میلەتەوە و کەسێک کە خەمخۆری ئەم میلەتەیە هەڵی بژێرێتەوە دەچمەوە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز دیارە پەیوەندیەکانمان تەواو بووە سواز بۆەوەی کە تاوەکو ئێستا بینەر و بیسەری ئێمە بوون تا بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ